سڵاوی خواتان لێبێت. نووسینگەی کۆشکی سلێمانی هەڵاسێت بە خستنە ڕووی ئەم مڵکە لەسەر ڕووبەری 200 متر 10 بە 20 ڕووی ڕۆژهەڵاتە کۆڵانی فراوانە و تاپۆیە. و ئەم مڵکە دەکەوێتە پارێزگای سلێمانی گەڕەکی بەکرەجۆی تازە و بیستەکانی بەکرەجۆ پشتی مارکێتی ڤینۆس. و ئەم مڵکە پێکهاتووە لە 3 ژووری نووستن: میوان، هۆڵ، مەتبەخ، مساعید مەتبەخ، موشتەمەلات و تەوالێت و حمام و گەراجی سیارە. و ئەم مڵکە لەم کاتەدا سعری زۆر گونجاوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم مڵکە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن یاخود سەردانی نووسینگەی کۆشکی سلێمانیکەن. تۆی بەڕێزیش هەم مڵکێکت هەیە بۆ فرۆشتن لە پارێزگای سلێمانی ئەتوانی پەیوەندیمان پێ بکەیت یاخود سەردانی نووسینگەی کۆشکی سلێمانیکەیت. و ئەم مڵکە لەم کاتەدا سعری گونجاوە.